بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه أما بعد السلام عليكم ورحمة الله وبركاته أعزائي خوشویستان سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت خوازیارم وتاری ئەم هەفتەیەشمان مای ڕەزامەندی خوای پەروەردگار بێت و پاشان بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست سوود بەخش بێ هەر لە زنجیرە وتار و هاشتاجی وەرن بە ئارام بگرین دەینە سەر بەشی دووەم هەڵبەتە سەبر و ئارامگرتن سیفەتی بڕوادارانە نازنا و خاصیەت و تایبەتمەندی پێغەمبەرانە سەلاوی خوای پەروەردگاریان بە تایبەتی پێغەمبەرانی ئولو العەزم خوای گەورە فەرمێ فاصبر كما صبر أولو العزم من الرسل يا محمد توش آرام بگرا وەکو چۆن ئەوانی خاوەن عەزم و ئیرادە پێغەمبەرانی ئولو العەزم سەبر و ئارامیان گرت بەڵێ پێغەمبەری صلی الله عليه وسلم سەبری گرت و ئارامی گرت نەک چوە ڕێزی ئولو العەزم بەڵکو بوو بەسەر قافلەی پێغەمبەرانی ئولو العەزم کە بریتین لە نوح ئیبراهیم موسا عیسا محەممەد صلوات الله وسلامه عليهم أجمعين ئەوانە خاوەن عەزم و ئیرادەیەکی پۆڵاین بوون ئەمانە لە ئەنجامی سەبر و تەحەممولێکی زۆر بەرامبەر بە ناڕەحەتیەکانی دنیا و ئازاری قەومەکانیان ئەم پلە و نازناوەیان پێبەخشرا کەواتە سەبر و ئارامگرتن جگە لەوەی سیفەتی ئیماندارانە خاصیەت و تایبەتمەندی پێغەمبەرانی خوای پەروەردگاریش هیچ شتێ نییە بەقەد سیفەتی ئارامگرتن و سەبر مرۆڤ لەم دنیاە جوان بکات و لە قیامەتیشا پلەی بەرز بکات دەبینین خوای جەلە جەلال و کاتێ موژدە ئەدا بە ئیبراهیم پێغەمبەر کە کوڕێکی پێ ببەخشی کوڕێک کە کام سیفاتی جوانە بۆی ئەبێ بە نازناو چ کوڕێک خوای گەورە فەرمێ فەبەشەرناه بغولام حەلیم ئێمە موژدەمان بە ئیبراهیمدا بە مناڵێکی حەلیم و لەسەرخۆ مناڵێک تابڵی نەرمونیان و سابر و ئارامگر ئەو مناڵە بوو کە ناونرا ئیسماعیل کاتێک کە گەورەش بوو ئەو ڕۆژەی کە ئیبراهیم پێغەمبەر پێیوت ڕۆڵە گیان فەرمانم پێکراوە لەلایەن خوای پەروەردگار کە تۆ بکەم بە قوربانی سرت ببڕم ئەو هیچ کاردانەوەیەکی سلبی نەبوو هێندە سەبر و ئارامگر بوو بەڵکو هەر بە خۆشحاڵیەوە فەرمووی یا ئەبەتی فعل ما تؤمر ستجدوني إن شاء الله من الصابرين باوکە جان ئەوەی ئەمرت پێکراوە مادام فەرمانی خوددایە جێبەجێ بکە منیش هەروەکو پێشتریش سەبرم گرتووە و ئینشاءالله هەر بەردەوام ئارام ئەگرم تۆ سەیر کە هەر کەسێک وەصف بکرێت بە سیفەتی سابر و ئارامگر باسی هەر کەسێکت بکە هەر چەند نەیناسی کە بڵێن فلان کەس زۆر نەرمونیان و حەلیم و لەسەرخۆ و شێل و نابێت و بە ڕووداوەکان زۆر ئینفعال ناکات تۆ خۆشت ئەوێ حەز بە ڕەفاقەتی ئەەکەی بەڵام بە پێچەوانەوە هەر کاتێ باسی کەسێکیان کرد کە کەسێکی زۆر شەڕانجێز و توند و تیژ و زۆر عەسەبیە و تۆ هەمیشە تۆڕەیە حەز ناکەی هەر تخونت بکەوێت جا ئەمڕۆ لە سەردەمێکی وەکو ئەمڕۆ لە هەموو کاتێ زیاتر پێویستمان بە کەشێکی ئارام و دڵێکی گەورە و سینگێکی فراوان هەیە بۆ ئەوی بتوانین سەبر و ئارام بکرین سەیکن ئازیزان ئەمڕۆ ئەو هەموو کێشە کۆمەڵایەتیە ڕێژەی تەلاق هێندە لە هەڵکشاندایە ئەو هەموو کوشتنە ئەکرێ ئەو هەموو تاوانە ئەنجام ئەدرێ زۆربەی هەرە زۆریان بەرهەمی ئارام نەگرتنە ئەگەر هاتوایە تۆزێ لەسەر خۆباینە تۆزێ سەبر و ئارامان هەبوایە ئەو هەموو بڕیارە سەقەت و پەقەتانەمان نەئەدا ئەو هەموو کوشتن و هەموو تاوان و ئەو هەموو کێشەی تەلاق و کێشە کۆمەڵایەتیانە ڕەنگە دروست نەبووبانە بۆیە زۆر گرنگە ئێمە لە سەردەمێکی وەکو ئەمڕۆ زۆر ئارام بگرین جا هاشتاجی وەرن بە ئارام بگرین پەیامێکە بۆ ڕزگاربوون لەو هەموو کێشە کۆمەڵایەتیانە لەو هەموو بڕیارە سەقەت و پەقەتانە لەو هەموو ڕق و کینە و حقد و حەسادەتە لەو هەموو بڕیارە سەقەتە لەو هەموو پەشیمانی و نەدامەتە ئەمانەوێت بەرەو کەشێکی ئارام هەنگاو بنین جا سەبرگرتن وەکو زانایان باسی لێوە ئەکەن بریتیە لە الوقوف مع البلاء بحسن الأدب تۆ لەگەڵ ئەو هەموو بەڵاو موسیبەتانە کە تووشت ئەبن ڕابوەسی بەو پەڕی ڕێز و ئەدەبەوە یعنی هەر بەڵاو موسیبەتێک ڕووی تێکردی مووقیفێ نەنوێنی کە خوددا پێی ناخۆش بێ کردەوەی نەکەی کە دواتر شەرمەزاربی و ناچاربی و داوای لێبوردن بکەی و یان دواتر کارێکی وا بکەی لی پەشیمان ببیەوە بەڵکو سەبر و ئارامت هەبیت
جا ئەوەی لەوتاری ئەمڕۆ زیاتر تەرکیزی ئەخەینە سەر بریتە لە چی سەبر و ئارامگرتن بەرامبەر ڕووداوە لە ناکاوەکان ئەو ڕووداوانەی کە تۆ خەیاڵت بۆ ناچوو ڕوو بدا تەوەقوعت نەئەکرد بەڵام لە ناکاو ڕوو ئەدات ئەم ڕووداوانە زۆر سەختن سەبرگرتن ئارامگرتن لە ناکاو کە هەواڵێکی ناخۆش گوێ لێ ئەبی زۆر زەحمەتە تووشی سەدمە ئەبی بۆیە پێویستە لەو کاتە ئێمە ئارام بگرین ئەبێ ئەمە ڕاستیە بزانین ئازیزان خۆشەویستان ئێرە دنیایە ئێمە لەم دنیای خاوەنی هیچمان نین خاوەنی خزم و کەس خاوەنی ماڵ و سامان تەنانەت خاوەنی خودی خۆشمان نین هەمومان بە خۆشمانەوە معڕەزین بۆ هەر لەحظەیەک کە لە دەست بچین و ماڵ ئاوای بکەین ڕەنگە ئەوەی تۆ بە خەیاڵتان نەهات لەم دنیایە ڕوو ئەدات ئەوەی تۆ بیرت لێ نەئەکردەوە ئەگەرەکانی ژیان هەموویان کراون ئەبێ خۆتی بۆ ئامادە بکەی لە هەر لەحزەیەک لە لەحزەکانی ژیانت ئەبێت چاوەڕوان بێ ڕەنگە ڕووداوێکی وا دڵتەزێن ڕوو بدا کە تۆ ئەسڵەن بیرت لێ نەکردوتەوە ڕەنگە لە ناکاو هاوسەری ژیانت لەدەست بدەیت ڕەنگە دایک و باوکت لەدەست بدەیت ڕەنگە خوشک و برا ڕەنگە مناڵە جگەرگۆشەکانت لەدەست بدەیت ڕەنگە ئەندامێکی جەستت لەدەست بدەیت ڕەنگە تووشی نەخۆشیێکی کوشندە بیت لە ناکاو لە نەتیجەی فەحسەکانە نەخۆشیێکی کوشندە چاوەڕان بکە ڕەنگە تۆ ئەو ماڵ و سامانەی کە هەیتت کە زۆر دڵت پێخۆشە ڕەنگە لە دەستیان بدەیت لە ناکاو بەهۆی ئافاتێکەوە زۆرمان بینی لەو ماوەیە ئەها کەسی تاجیر و بازرگان هەموو ماڵ و سامانی خۆی لە کۆگایەکە کۆکردبەوە لە ناکاو لە بەرەبەیانیا تەلەفۆنیان بۆ کرد کۆگاکەت بە هەموو شتەکانەوە سووتە ئەم جوتیارەی کە بەری ڕەنجی یەک ساڵی لەو هەموو دەغڵودانە سەرف کردبوو لە شەوێک لە نیوە شەوەکان ئاگری تێبەر بوو فەئەسبەحەت کەسەریم هەر هیچی نەماخ هەمووی لەدەست بوو کەواتە هەموو ئەمانە تۆ ئەبێت چاوەڕوانیان بکەیت ڕوو ئەدەن ئەمە دنیایە جا بۆ ئەوەی بتوانین لەو کاتانە سەبر بگرین چونکە ئەسەبر عیندە سەدمەتی الئولا ئەم کاتانە زۆر گرنگ کرد چونکە دواتر لەگەڵ یاڕادەی لەگەڵ ڕوودانی یەکەم لەحزەی ئەم ڕووداوانە تۆ بتوانی ئارام بگری زۆرترین پاداش لای خوای پەروەردگار مسۆگەر ئەکەی بەڵام چۆن بتوانین ئارام بگرین لەو ڕووداوە لە ناکاوانە کە زۆر دڵمان پێتون ئەبێت جەرگمان ژان ئەکات پێنج خاڵ بە کورتی باسەکەین ئەگە بتوانین ئەم خاڵانە لە ژیانی ڕۆژانەمان لە بەرنامەمان تەرکیزی بخەینە سەر و جێبەجێیان بکەین ڕەنگە بتوانین زۆر بە ئاسانی بەسەر ئەو بەڵاو موسیبەتانەدا زاڵ ببین خاڵی یەکەم بۆ ئەوەی لە کاتی ڕوودانی هەر ڕووداوێک تووشی شۆک نەبی تۆ پێشتر وەکو سیناریۆیەک بینە ناو فکر و خەیاڵی خۆت ئەگەر هات و خوا نەخواستە ئەو کەسەم لە دەستوو من مووقیفم چۆن بێت ئەگەر تووشی ئەو ڕووداوە بووم ئەبێت چی بکەم چکۆکو باسمان کە ڕووداوەکان ڕوو ئەدەن حەوادیثەکان زۆرن ئەمە حادیثەی سیارەیە ئەمە ئاگرکەوتنەوەیە ئەمە شۆرتی کارەبایە ئەمە کەوتنە خوارە ئەمە شەڕ و کوشتنە ئەمە هەڵدێرانە ئەمە یعنی خنکانە زۆر لە ڕووداوەکان ڕەنگە یەکێک لەو ڕووداوانە ڕوودان ئەگەر هات و یەکێک لەو ڕووداوانە ڕوویدا بەرامبەر بە کەسە نزیکەکانت بەرامبەر بە خودی خۆت تووشی حاڵەتێک بووی مووقیفت چۆن بیت بیر بکەوە گەر خوا نەخواستە توش بووی چی ئەکەی یعنی وەکو چۆن قوتابی خۆی ئامادە ئەکا بۆ ئیمتیحان سیرکەن لە نێو پۆلە کاتێ مامۆستا لە ناکاو ئەڵێتە قوتابیەکان کاتی کویزکردنە فەرمونون قەڵەم و کاغەزەکان دەربێنن ئێستا کویزەک جا ئەو قوتابیانەی کە لە بەرنامەیاندا نەبووە و بیریان لە ئیمتیحان نەکردوتەوە چۆن ڕەنجان زەر دەبێت و ڕەنجان تێک ئەچیت بەڵام ئەم قوتابیانەی کە ئامادە باشیان بۆ کردووە زۆر پێیان ئاساییە و ڕەنگە دەرەجەی باشش بیر تۆش بەرامبەر هەر ڕووداوێک ئامادەی کویزکردن باخ لەوانەیە لە ناکاو شتێک ڕوو بدا کە تۆ خۆت بۆ ئامادەکرد پێشتر خۆت بۆ ئامادەکردبی هێندە لەسەرت قڕس نابێت چونکە بەرنامەت بۆ داڕشتی چونکە ئارامگرتن لەو کاتە پێشوازیکردن ئیستیقبالی بەڵاو موسیبەتەکان و ڕووداوەکان لای خوای پەروەردگار زۆر زۆر خۆشەویستە خوای جەلە جەلالوه لە حەدیثێکی قودسیە ئەفەرمێ إذا ابتليت عبدي بمصيبة في نفسه أو ماله أو ولده واستقبل ذلك بصبر جميل
استحييت منه يوم القيامة أن أنصب له ديوانا، أن أنصب له ميزانا أو أنشر له ديوانا وأدخله الجنة بغير حساب. يا سبحان الله. خدا بقوري وعظمتي خوي أفرميه أجر هاتو بندكي خوم توشي بلا مصيبتي كرد جات لنا جستي خوي بو لنفسي خوي بو توشي بلا مصيبت ونخوشيك بو يان لمال وسامان توشي زرر وزياني بو يان لمنالكان وخزم ودوست وعزيز وخوشويستكاني لدستي چون برانبر بوانا واستقبل ذلك بصبر جميل أو بيشوازي كرت لو روداوانا صبر جميل يعني صبر لا شكوى فيها، صبرك كهيت شكوى وهاوار ولخودان وقريان وقجاني بدوا لقلان بيت، صبرك وكو صبري يعقوب فصبر جميل والله المستعان. شنك أو أي فرمو إنما أشكو بثي وحزني إلى الله. خواه من أويل لنا أغمو بجاري ناوضلم تنها أراسي خداك لا يتكسي كان نايدر جانب جا خواه قورا فرمي أقر بم جورة صبري قرت وآرامي قرت خواه قورا فرمي من خوم بعظمتي خوم شرم أكم أو كسل روج قيامت ميزان وحساب وكتابي بو بين مقوري بزام تيت كدو لدنيا شرم أكم براوكاني بين مقوري كردو قناه تاوانكاني بلاو بكينو كتي كدو لدنيا بلكو أجر پاداشتي هند زور الله خواهي پروردگار وأدخله الجنة بغير حساب ببي حساب وكتاب خواهي قبر الرواني بهاشتي أك سب پاداشتك چه نعمتك كتو بو امتحان دربتي أم پاداشتا ودزبين أواننك خواهي جل جلاله أفرمي الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون. هر كاتت توشي هر بلا مصيبتك أبن ألين خوايا يما نكخو من همو أواني ملك سامانش من همو ملكي تويا أوانو إيمش من همو من أقرينو بولايتو أوان بيش إيما قرانو إيمش بدوايانا دقرينو بولايتو أولئك عليهم صلوات من ربهم ورحمة وأولئك هم المهتدون. أواننك خواي پروردگار أفرمي صلوات خواي قولي صلواتيان لسر لأدات ورحمة خواي پروردگار يعني بسدا أبارد هر أمانشن لسر رقاي هداية خواي پروردگار. رودا ولا ناكا وكان أبي تو أبي أم حقيقة بزاني أم دنيايا دار الامتحان جيجاي استراحنيا أوي لم دنيايا الرؤدا هر هم يتاقي كنوي بوتو هر چی بسرت ده هر بلا مصیبتك هر خمو خفتك هر ناخوشيك امتحان بوتوي مسلمان زان چون ليدر أتي چند درجي لو امتحان دينيت جا أبي أوش بزاني حتى إيمانت بدستر به تو معرضي بو مصيبتك چي قورتر امتحاني تو بقد مستواي تويا آيا أكري امتحاني كسي كتابي چي بنرتي وكو كسي بكوا كتابي ماستر به نخير. پیغمبر خواه فرمي صلى الله عليه وسلم يبتل الرجل على حسب ديني فإن كان في دينه صلابة زيد له في البلاء. هر كسي ببي إيماني خوي تاقي أكريته برسيارة كان بقد إيماني تو قرص بلام چونك إن عظم الجزاء مع عظم البلاء. هر چند امتحان قورتر بي پاداشتكشي زورترا سير كامتحاني كتابيتي بنرتي بروانامكي هند بايخينيا كس حسابي بوناكا بلام امتحاني ماستر بروانامكي نتيجكي بروانامكي هندا جرينجا حسابي تايبتي بو أكرت لشخصيتي ولا كسايتي ولا نيوكو مالقا كواتا امتحان كان سن قرص بن بزانا خوا إيماني تو برزترا شكر خواي قوربك كخوا تو بمشي بو امتحانانا تاقي أكاتو كواتا هرچي توشت أبي أو بينا بيش تاوي خود كتول امتحان داي بتوانا درجو بلي برزي تدا ودزبينها خالصيم لربداني هر كارساتك هر بلا مصيبتك لم دنيا توشت أبن تو قماني خراب برنبر بخواي پروردگار با رنگ أما بسر كرنوي خواي پروردگار بيت رنگ خدا بيويت بو امتحانه بو بلا مصيبته بو خم خفته باكت بكاته ولو دنيا ياح. إن الله إذا أحب قوما ابتلاهم خدا چه تاقي أكاتوا چه ابتلاء أكات چه توشي بلا مصيبتك أو كساني كلاي خدا خوشويست رنگ تو لاي خوا خوشويست بي بلام هندي گناحت هنا خدا حزناك بو گناحانه وبتسو خدمت خواي پروردگار لحديث قدسيات وخواي جل جلاله أفرمي وعزتي وجلالي لا أخرج عبدا من الدنيا أحب أن أرحمه حتى أوفيه بكل سيئة كان عملها سقما في جسده أو إقتارا في رزقه أو مصيبة في ماله أو ولده
حتى يبلغ منه مثاقل الذر فإذا بقيت له سيئة شددت عليه سكرات الموت حتى يلقاني كيوم ولدته أمك خواهي جل جلاله سوين بعزة ذات خوي أخواه أفرمي أجر هاتو بنديكم خوش إسلام الدنيا وأم بنديش جناحي هبون وبما يباتش كمولم دنيا لناقرم أو هابمرت بو جناحانا وبستو خدمة خواهي پروردگار بلكو أفرمي لجاتي هر جناحك توشي بلا مصيبتك جايان لجستي خوي يان لما ثروة ساماني خوي يان لمناڵەکانی خۆی لە خۆشەویستەکانی خۆی تووشی بەڵام موسیبەتیەکەم بۆ ئەوەی پاک ببێتەوە لە گوناحەکانی جا ئەفەرمێ خوای گەورە ئەگەر ئەو بەندەیە هات کاتی سەرمەرجی بوو هێشتا گوناحێکی مابوو لە گوناحانێکە کرد هێشتا پاک نەبوویەوە ئەفەرمێ تای مردنێ هێندە لەسەر قڕس ئەەکەم شەدەدت عەلەیهی سەکەرات المەوت بۆ ئەوەی وای لێ بکەم کە دێتەوە خزمەت من وەکو ئەو ڕۆژەی لێبێ کە تازە لە داچی خۆی بوو هیچ گوناحێکی نەمایە چونکە یاسای ئیلاهی ئاوهایە تو هەر گوناحێکی بکەی لەو دنیا ئەگەر تۆبەت لەسەر نەکرد بوو پاک نەبوو بوویەوە ئەبێ لە قیامەتا پاک ببیەوە ئەگەر لەو دنیا پاک نەبیەوە ئەبێ لە ناو عەزابی قەبرە ئەگەر لەوە گەورەتر بوو ئەبێ لە مەیدانی مەحشەرە ئەگەر لەوە گەورەتر بوو ئەبێ بە ئاگری دۆزەخا بسووتەی جا ئەگەر خوای جەلە جەلالوهو لەو دنیای بەهۆی بەڵام موسیبەتەوە پاکت بکاتەوە تووشی دۆزەخ نەبی ئەمە نیعمەتی خوای پەروەردگارە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم يود أهل العافية حين يعطى أهل البلاء الثواب لو أن جلودهم كانت قرضت في الدنيا بالمقارض كاتي روج قيامت أواني كخواي قول لهم دنيا باتشي كرنو بهوي بلا مصيبة خم خفتنا خوش كان أواني لهم دنيا يساغ وسلامت بن كاتي باداشتي أوانا أبين تمنى أكنو حزيان أكرت لو دنيايا لباتی هەر گوناحێک بە مەقەس پێستیان هەمووی ببڕدرابایە و هەمووی بکرابایە بە بریز هێندە تەمەنا ئەکرد کەواتە تۆ ئەگەر لەم دنیاە پاک ببیەوە ئەبێ ئەو حەقیقەتە بزانی لەو ڕۆژەی لەدایکە بی هەتا ئەمری هەموو ڕۆژ لە خەم و خەفەت و بەڵام موسیبەت و ناخۆشەکاندا بی ناکا هەر تەماشای ئاگری دۆزەخکردن سزای تووشی ئاگری دۆزەخ بیت کەواتە تۆ گومانی باش بەخوای پەروەردگار ببە کە تووشی هەر بەڵام موسیبەتێک ببزانە ئەوە خوا تۆی خۆشویستی پاچی کردیەوە ئەوە ئەیەوێ تووشی دۆزەخ نەبی لە قیامەتە بە پاک و خاوێنی بە بێ گوناهی بچەوە خزمەت خوای پەروەردگار خاڵی چوارەم هەر بەڵام موسیبەتێک کە توش ئەبێ تۆ بیر لە گەورەتر بکە بزانە لای خوای گەورە لەوە گەورەتر هەیە شکری خوا بکە کە لەوە گەورەتر توش نەبوو ئەندامێکی جەستەت لە دەست بچی کەسانێک هەنە هەردوویان هەموو ئەندامەکانی لە دەستوو تۆ شکری خوا بکە کە هەر بەوەندە بوو ئەگەر مناڵێکت لە دەستوو ئیوا هەیە هەر عائیلەی بە کاملی لە دەستووە ئەگەر ماڵ و سام تووشی زەرەر و زیانی مەبلەغی پارە و سامانت لەدەستووی وایە هەر ئیفلاسی کردووە سەیکەن کەسێکی وەکو عوڕۆی کوڕی زوبەیر کە تابعی بوو خۆی گەورە تووشی بەڵام موسیبەتی کرد قاچێکی تووشی نەخۆشی بوو قاچەکەی ڕەش هەڵگەڕا هەموو دکتۆرەکان وتیان ئەبێ ئەم قاچە ببڕێتەوە وەکو ئێستاش تەخدیرات نەبوو لە ناو نوێژا قاچەکەیان بڕیەوە تۆشی سەرەتان بوو جا کاتێ قاچەکەی بردرایەوە سەیری قاچەکەی کرد و شکری خوای پەروەردگاری کرد بۆیان کفن شوشت و کفنیان کرد خۆی نوێژی لەسەر کرد فەرمووی خوایە جان والله ما مشيت بهذا الساق إلى مكان يبغضه الله بەخوا بەم قاچە نەڕۆیشتم بۆ شوێنێک کە خوای پەروەردگار پێی ناخۆش بیت جا لەوە گەورەتر دوو کوڕیشی هەبوو کوڕێک لەو کاتەدا کە لەگەڵ مناڵان خەریکی یاری و سوارانە بوو لە ئەسپ کەوتە خوارەوە مرد نەیانزانی چۆن خەبەر بە بدەنە عوڕوا ئاخر تازە هێشتا برینەکەی خوێنی لێ ئەچۆڕێ خەبەرێکی وانە خۆش بدەن لەوانەیە زۆر سەخت بی بۆی بەڵام والمەوت لا یوخفى مردن بزر نابێت بۆیە بە ناچاری وتیان ئەعظم الله ئەجرەکە یا عوڕوە في ولدك بولدك وتیان یا عوڕوە ئەو هەر داوای کوڕی خۆی ئەکرد گوتیان بەداخەوە کوڕەکەشت جانی لە دەستدا جا فەرمووی بۆم بشۆن بۆم کفنکەن ئەویشیان بۆ ششت و کفنیان کرد خۆی نوێژی لەسەر کرد جا لەبەر خوای گەورە پاڕایە چۆن شکری خوای پەروەردگار کرد فەرمووی یا رب لقد وهبتني ساقين أخذت أحدهما أو إحداهما وأبقيت الأخرى فلك الحمد على ما أخذت ولك الشكر على ما أبقيت ووهبت لي ولدين إن أخذت أحد أكبرهما أبقيت الأخرى فلك الحمد على ما أخذت ولك الشكر على ما أبقيت خواه جان
دوو قاچت پێدام ئەگەر قاچەکەت بردەوە خۆ هێشتا قاچەکەت هێشتۆتەوە شکر بۆ تۆ کە دوو قاچت پێدام یەکت بردەوە هێشتا یەک ماوە خوای جان ئەگەر دوو مناڵت پێبەخشیم ئەگەر یەکێک ئەمانەتێکت بردەوە لای خۆ هێشتا یەک ماوە زۆر سپاس بۆ تۆ کە یەکت بردەوە ئەمانەتەکەت بردەوە شکر بۆ تۆ کە هێشتا یەکێک ماوە جا دەستی بە دوعاکردن کرد فەرمووی یا ڕەب وهبت رضائي أنا وأمه وهبنا رضاءنا لقد وهبنا رضاءنا فهبه رضاءك أنت يا رب فأخذه سنة من النوم فسمع من يناديه في المنام يا عروة لقد سامحناه قبل أن تسامح يا عروة فمن خوايا جان منو دايتشي أمنا على زور لو كرا كمان راضي بون خوايا جان توش لي راضي با جا خو بردي ولا خوا بيان قلت يا عروة بخوا بيش اوي تو لي راضي بي اما لي راضي بون بهوي او صبر تحمله واما بخشيمان لكركت راضي بون اما انجام برهمي صبر قرتن لبرانبر رداوا لناكا وكان بلا مصيبه كان خالي بينجم كوتاي ابيا ابي بزانين اوي لو دنيا الرؤدا هموي قضاء وقدر اخوي پروردگار ابي سنجي خد فراوانك بزاني تقديرات اخوي پروردگار بروچيت همو او بلا مصيبتانا دين قضاء وقدر اخوي پروردگار قضاء وقدر اخوي گورش رد ناكريتوا امام الشافعي رحمه اخوي لبي زور جواني فرمه دعي الاقدار ما تشاء واطب نفسا اذا حكم القضاء فلا تجزع لحادثة الليالي فما للحوادث الدنيا بقاء وكن رجلا على الأهوال جلدا وشيمتك السماحة والوفاء إذا ما كنت ذا قلب قنوع أنت ومالك الدنيا سواء ومن نزلت بساحته النوايا فلا أرض تقيه ولا سماء وأرض الله واسعة ولكن إذا نزل القضاء ضاق الفضاء بۆ ئومێدەی خوای پەروەردگار سەبر و ئاراممان پێ ببەخشیت خوای گەورە دڵمان فراوان بکات و ئارامیمان پێ ببەخشی لەو ئەجر و پاداشتە مەحروممان نەکا لە خوای گەورە داواکارین خوای گەورە بەقەد ئیمتیحانەکان بەڵام موسیبەت لە بەشتێ تاقیمان نەکەیەوە کە لە تواناماندا نەبێت یا ڕەبی خودایە موفقمان بکەی خودایە شیفای نەخۆشەکانمان بدەین خوایە ئەو بەڵام موسیبەت و قەیرانانەمان لەسەر لابەری خوای گەورە شیفای نەخۆشەکانمان بدەین بەتایبەتی توشبوانی کۆڕۆنا ئەوانەی بەتایبەتی ئەوانی لە شاری خۆمان توش بووین یا ڕەبی خوددا شیفای عاجل و بەخێریان بۆ بنێری یا ڕەبی خودایە مردووەکانی کۆڕۆنا هەمووی بە شەهیدی قبول بکەی یا ڕەبی خودایە ئەوەی مرازێکی شەرعی هەیە بۆی حاصل بکەی یا ڕەبی خودایە بێ بەشمان نەکەی لە ڕەحمەتی خۆ یا ڕەبی خودایە بە ئیمانداری بمان مرێنە و بە ئیمانداریش لە ڕۆژی حەشرا زیندومان بکەیەوە بە بەهەشتی پانوبەرین کەرەممان بکەی ئامین وصلی الله علی نبینا محمد وعلى آله وصحبه